تربينا ويدارك يا سركنا لا يواش لا فاونا ما نشبوا الودر. شێخ کەریم شێخ محەممەد شێخ عوسمان ناسرااو بە شێخ کەریم خڵاگەیی لە ساڵی 1943 لە کەلاری کۆن لە بنەماڵێکی ئاین و نیشتیمان پەروەەر لەدایک بووە لە ساداتی بەرزنجیە و لە شێخانی خڵاگەیە کە باوکو باپیرانی لە شۆڕشەکانی شێخ مەحمووددا بەشداریان کردووە. شێخ کەریم خڵاگەیی تا پۆلی پێنجی سەرەتایی لە شاری کەلار خوێندووە، دواتر لەبەر بارودۆخی تایبەتی نەیتوانیوە بەردەوام بێت لە خوێندن لەبەر هۆکاری سیاسی. یادی ئەو شەیدە قارەمانانەیەکردنەوە و سەربەرجێ بۆ من. کاک شێخ کەریم لە پێشەوە لە منتقەی لەخیسێ لە حیزب ئیشیە کرد لە ناوچە هینەکان ناوچە ڕێکخراوەکانە بوو. من لە منتقەی قەرەداغ بووم، برینار بووم، تەقریبەن ماوەیەکی زۆر لە ئێران بووم، برینەکەم زۆر سەخت بوو کە هاتبەوە وتیان شێخ کەریم خەڵاگەیی بووە بە مەسئولی ئەسکەری لە خەگەیەوە. من بە بریناری بێتاقەتم کاک شێخ کەریم لەگەڵ کۆمەڵێ پێشمەرگەی قارەمان هاوبەسەردانی من یەکەم ناسینی من ئاوا بوو لەگەڵ شێخ کەریم. ئیتر یەک محیبەت و خۆشەویستی چوە دڵمەوە، هەر برینەکەم چاک نەبوو بۆ یەکسە چوومەوە بۆ جەبهۆ لە خزمەت شێخ کەریما بوو. شێخ کەریم پیاوێکی زۆر ئازا بوو، پیاوێکی زۆر قارەمان بوو، پیاوێکی زۆر دڵسۆز و کورد پەروەر بوو، پیاوێک بوو لەگەڵ پێشمەرگەکانیش مەسئول نەبوو، ڕەفیقێکی خۆشەویستی هەموو پێشمەرگەکان بوو. قەت باوەڕ ناکەم پێشمەرگەی دڵی لە شێخ کەریم ێشابێ و هیچ کەسێکی لولەی تفەنگەکەی لە پێش لولەی تفەنگەی شێخ کەریمە نەبووە لە شەڕە. ئەوەنە پیاوێکی قارەمان بوو. کەریم من نەمەناتی بەس ئەمزانی لەگەڵ بەڕێز کاک شێخ محەممەد شاکری لە منتیقەی کفری لەوێ لە ئیشی ڕێخستنیانە کرد، ناوم بیست بوو کە ئەو کاتش پیاوێکی ئازا بووە. لە کاتی شەڕ و هجوومەکانە کاک شێخ کەریم چۆتە ڕیدی پێشمەرگە چۆ شەڕی کردو. ئەوەم ناوبانگم بیست بوو. لە عایلەیەکی محتەرەمی کوردپەروەریش بووە، تەبان لە سەنگاو کاک شێخ کەریم زۆر کوردپەروەر بوو، زۆر پیاوێکی ئازا بوو، زۆر پیاوێکی ڕەشید بوو. ئیتر دوایی کە هاتە ئەوێ ئەمەە پیاوێکی مەحبوب بوو لە دڵما، وەڵایی برینەکەم چاک نەبووە، خۆی وتی مێ وتم وەڵایی لە خۆشی تۆ هەرە بێم نابێتەوە بە تەنیاوی. ئیتر هەتا شەهید بوو. من لە خزمەتی شێخ کەریما بووم و پلەکانی پێشمەرگایەتیشمان بڕیوە لە خزمەت ئەوە بەهۆی قارەمانەتی ئەوە. من کاک شێخ کەریمی خوا لێ خۆش بووم لە سەردەمی خوێندنی سەرەتایی ناسیوە لە کەلار. پێم وایە لە پۆلێک نەبووین هەردووکمان، لە پۆلی جیاواز بووین، بەڵام لێک قوتابخانەدا بووین، قوتابخانەی سەرەتایی کەلار. وەختە لالە فایق و هەمەی عەلی سڵێمان وەی لەبیرم بێ، فەتاحی عەزیزی سێمراد و هەمەی ئیسا و کۆمەڵی خەڵک بوون، هاوتەمەن بووین لە قوتابخانەی کەلارەمان خوێن. لە کۆتایی پەنجاکانە هەمومان ئەو کۆمەڵە خەڵکە لەگەڵ ژمارەیەک لە گەنجانی شاری کفری پەیوەندیمان کرد بە پارتی دیموکراتی کوردستانەوە لە کاروباری سیاسی و جەماوەریە کارمانە کرد. کە شۆڕشی ئەیلول دەستی پێکرد، کاک شێخ کەریم ئیتر وەکو پەیوەندی کرد بە شۆڕشەوە، ئێمە لە ئیشوکاری ڕێخستنی نهێنی ئەماینەوە لە 63 لە ڕێکخراوەکانی دەرەوەی شار، ڕێخستنەکانی پارتی ئەو مەجموعە خەڵکە وەکو کادر وەکو پێشمەرگە دابەشکرایان بەسەر ناوچە جیاجیەکانی گەرمیانە و کاک شێخ کەریم یەکێک بوو لەو کادر و پێشمەرگانەی کە لە ناو هێزەکانی پێشمەرگە یا ڕێخستنەکانی لیژنە ناوچەکان و ڕێکخراوەکانی پارتیە کاریە کرد. من سوم پێ کرد، ماڵمان لە دەربەنی خان بوو، ماڵمان لە دەربەنی خان بوو، لە تەک برایەکیان لەوێ لەسەر شەریکە بوون. ئیتر جێش ها بۆ کوردستان 61 ماڵمان لە دەربەنی خانەوە گەڕیاینەوە هاتیونەوە. ئیتر ئەو براکەی زامار بوو لە بەرتنێلەکە، ئەوش بۆ ڕۆیشت پێشمەرگە بوو ڕۆی لە تەک 3 ماڵە خستمانە ناو سەیارەیەک و هاتیونەوە بۆ گەرمیان لە دەربەنی خان. مەلای بەیانی بانگیدا شەوی ما خستمانە ناو سیارە وتیان بڕۆنە. مەلای بەیانی بانگیدا لە ناو سیارە بوون، ئەمەش باوەشمە چوان پێشمانگان بووە، ناو سیارە بووینە. ئیتر ئەم عەسکەرانە هاتن بۆ کوردستان،
ئەو یەکەم کەڕەت بووە هاتم بۆ کوردستان ئەستان پەلامانەدا ئەمە بە باوەشمە بوو ئەسکەرەکان ئاویان بۆمانە هاورد وەڵا بۆ عیشا چوونە کەلار ئیتر یعنی لە کەلار وە تەمامان نەما وتیان وڵا جێش کوشتیانێتی ئەو ڕۆیشتوو براکەشی زامار بوو باوکی ئەم شەخصە بوو باوکی ئەم شەخسیروانە بوو ڕەحمەتی مەجموعەیەک بووین کە گەورە بووین ئیتر ڕەفیق بووین نزیکی یەکتری بووین و ئەمانە وەکو شێخ ڕەحمەتی کاتی خۆی ئەوی لە کەلارە دایک بوو دایکی کچی شەو حەمەی شەو عوسمان و دایکی ناوی شکورێ بوو شکورێ خۆش کەنیشی ئەوڵای خۆشی ئەوڵای دەوڵەت بوو ئەوڵای دەوڵەت پیاوێکی پیاوانەش بوو لەک و پیاوێکی خۆشەویست و قسە خۆش و مەجلیس خۆش و ئەمانە ئەجر شێخ کەریم کە گەورەش بوو لە مەکتەبا بین مەکتەبی کەلار کاتی خۆی مەکتەبی کەلار تا شەشی تا بوو تا هەفتە پەنجا و حەوت ئەو مەکتەبە نەکرێەوە تازە کراوە شێخ کەریم یەکێک بوو لەو کەسانەی کەوا باوکی و ماڵەوە خۆشیان گەرەک و احتیمامیان پێدا جوان و پاک و پختە بوو وەکو گەشت مناڵێک وان نەبوو بێژێ مەسەلەن نێوعێک بێ مناڵی شوێنەی دایک و باوکان جاکان شێخ کەریم گەورە بوو کە گەورە بوو ئیتر وەختی ئەوە بوو کەوا هین 14 تەمووز بوو فەوزایی حیزب لە کەلارا پەیا بوو ئێمە مەجموعەیەک بووین ئەو مەجموعانە کە بەخت و شێخ کەریم و من و فەتاح و حەمە ئیسا و ناڵە بێزا و عەرز بێ لە خزمەتا شێخی کرام و ناڵی شێخ حەسەن و خەڵکی تر ئەمانە لە کەلارا کورد بووینە کورد ئەو کاتە ئەو وەختە مەناسوات تازە هاتبووە ئەو وەختشە کوردایەتی تازە سەریدا و لە ناو ئێمە لەبەر گەنجەتی ئێمە ئەو کاتە گەنج بووین تازە کەوتونە ناو حەیاتەوە ئیتر ئێمە هەر ئەومانەزانی وتافمانەداوە بژی کورد و کوردستان بژی مەلاسفای بەرزان و هەر ئەوانمانەیە زانی کاتی خۆی ئیتر وردە ئەوە بوو پارتی ئەو کاتە دەستی کێشا ناومانەها بۆ ناومان و سەرمانی لێدا و لە مستەوای لق و مستەوای ناوچە و ئەمانە هاتن بە نامان سەدان وەرحاسەن هەڵسیان تەنزیمێکیان کرد لە ناومانە تەنزیمەکە مەجموعەیەکیان کریانە کادر من لەوانە کەنیامە ئەندامی ڕێکخراوی کەلار و مەسئولی ئەندامی ڕێکخراوی کەلار و مەسئولی دارایش کە کریانەوەی ئەوە بوو کۆبوونەمانە کرد لە کۆبوونەکانە هەفتەیە جارێ یان 15 جارە کۆبوونەکریا ئەدی کۆبوونە ئەکریا ئەوانەی کەوا نەشاتیان بوو لە گەڕیان بەسەرن دێ بە دێ و محازڕیانەدا و پیتاکیان لە خەڵک وەرەگرت و ئەیتر ئەوە ئاهاتن لە کاتی کۆبوونەکە ئاهاتن تەسلیمیانە کرد منیش ئیستیلامە کرد پەیوەندی مامە و برازاییمان بوو طبعا من ئەو وەختە خەتم تەراسم نەکرد مامەم کە لە 63 ڕێکخراوی منتقەی گەرمیان بوو ئیتر دوای ئەو ڕێکخراوە نەقڵکرا بۆ چووە هێزی قەراق لە هێزی قەراق نەقلیان کرد بۆ بەتالیۆنی 4 مەسئول بەشی عەسکەری لە بەتالیۆنی 4 ماوە لە ماوەیە زۆر مەسئولی بەشی عەسکەری بوو دوایسا ناوەکەی دەرچوو بۆ لقی سێی بەکربایە ئیتر بەتالیۆنی 9 ئەوە تا عەزیز قازی ئەمە بەتالیۆن بوو ئیتر لە وەختا شەڕەکە شەڕ دروست بوو شەڕ دروست بوو ئیتر مامەم شەهید بوو لە 15 سێ شێخ کەریم قڵاگەی لە کۆتایی ساڵی 50کاندا چۆتە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان کەسێکی چالاک و بزێو بووە بە قسەی هاوڕێکانی خەباتی کردووە پیتاچی کۆ کردوتەوە بۆ شۆڕش دواتر بووە بە پێشمەرگە زۆر چالاک بووە لە گەرمیان و کوێستان شوێن دەستی دیار بووە دواتر ژنی هێناوە و کچێکیان بووە ناویان ناوە نەغەدا خێزانەکەشی ناوی عەفاوە خانە
یاری درمەوای بدوزکەی کەسم شەخماغەیە دەرومە لای چەند شەتاوانەی لەیلەکەم جاری کەچوون آریاری لای پرشای شونما لای توی پردوی نرگز مسما شمی کربکم بردم کردم کاک کەریم کەسێکی چالاک و بزێ و ئامادە بۆ جێبەجێکردنی هەموو کارێک بوو ئەو وەختە. من لە 63 بەدواوە 63-64 دابڕیان لە یەکتری ئیتر ئەو نازانم لە چ منتقەیەک بوو بەڕاستی لە تا 64 و 65 لە 64 ناوبەناو سەردانی یەکردین ئێمە پەیوەندی دۆستایەتی و خزمەتی و بنەماڵەیمان هەبوو سەردانی یەکتریمانە کرد و یەکتریمانە بینی. لە 65 و 64 و 65 بەدواوە ئیتر زۆر ئاگادار نەبووم تاوەکو زۆر بەداخەوە هەواڵی شەهید بوونیم زانی. شێخ کەریم قڵاگەیی ناوێکی دیار بووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلەکەماندا. من وەک لە دوابەجێ ماوێکی تاقانە زۆر شانازی بێوە دەکەم کە کچی ئەو شەهیدە بەڕێزم. ئەگەر سەیرێکی مێژووی شۆڕش بکەین لە ناویاندا شەهیدە سەرکردەکان زۆر دەکەون. بۆ نمونە کەم شوێن هەیە داستان و قارەمانێتی شێخ کەریم قڵاگەیی تیا تۆمار نەکرابێت. چونکە ئەو هەور لە تەمەنی لاوێتیە هەموو ژیانی و جوانی خۆی بەخشیە کوردستان. مێژوویەکی پڕ لە سەروەری بۆ خۆی و بۆ بنەماڵەکەی تۆمار کرد. ئێمە شانازی پێوە دەکەین. منیش هەتاکو مابم لە دنیاە یادی بەرز و بەڕێز ڕادەگرم. کەسێکی زۆر مەحبوب و خۆشەویست بوو، زۆر لە دڵی خەڵکا بوو، خەڵک زۆری خۆشەویست، لەگەڵ خەڵکا زۆر باش بوو. پیاوێکی هەر زۆر چاک بوو، مەگەر یەکێک خائین بوو بێ بەرامبەر خاگو نیشتمانە شێخ کەریم ڕووی گرت بوو بێ لەگەڵا ئەینا شێخ کەریم ئەوە نەڕووی خۆشبەرکەتی بینی بێتی حەزی کردووە بەدایمی لە خزمەتە. پیاوێکی قارەمان بوو، پیاوێکی دڵخۆش بوو، پیاوێکی مەحبوب بوو، هەم لە ناو پێشمەرگا هەم لە ناو جەماوەرە. خۆشی لە عایلەیەکی زۆر محتەرەم و کورتپەروەر و نان بۆ بوون کە ئێمە دوای پێشمەرگەمین لە گەرمیان بەڕاستی عایلەکەی چەند زۆر خزمەتی هەموو کوردێ و پێشمەرگەیەک کردو، بەڵام خات پشتوپەنایەکی گەورە بوون بۆ ئێمە. دامار بوو لە بەرکونەکە و خۆی ئەمیش ڕۆی بەخوا ڕۆیشت 6 منچەنە لەو هین بوون لە سەنگا بوو لە مەتیقا هەرە گەڕیان هاتنۆ خۆیان تەسلیم کرد جەماعەتی خەڵکی کەلار بوو حکومەت وتیان بێن بۆ کفری بەراعەتانەکەین. وەڵا حکومەت گردیانی هەوڵ ڕۆژی نیەتی ڕەمەزان گردیانیان بردیان بۆ کەرکووک
ڕۆژ جژنی قوربان بەریانیاندا 3 مانگ و 10 ڕۆژ سسنیان کردن ئەیتر لە دوای ئەوە دووبارە هاتووە یعنی ئەمانوتیمان دەدانشێتە زیاتر بووە ئەم دووبارە عینیچ تا دەسی پێ کردووە هەتا لە وەختێک کە هین بووە شەهید بووە هیچ هەر خەریک ئەوە بووە یعنی ئیتی ئیمامێکی نەوە ماڵ و نەوە مناڵ و نە باوکی پیاوێکی ڕیسپی و بە تەمەن بوو بسڵمان بوو دایمە هیلاکی بوو دایمە هینیە کردووە بەخوا 1 ساڵ دوای شەهید بوونی باوکی هەر عەقلی لا نەما بوو یعنی ئەوە نەهین بوو بانگمانیە کرد ئێمە ئەو بە تەمەن بوو قەت نەچینە بەردەمی دانیشتین لە تەکیا قسە بکەین و نان بخۆین ئەمانە بانگمانیە کرد ئەوێ ئەفا تۆ بێ بەرامبەرم بێسە وە کەریمە بڵێ بام بگرین ئەمە نەهین بووە دوای ساڵی نوێ نەکردو باوکی بەخوا ئەمرخوای کردوە سوێ ئەوە ئەمە نەخۆشیە بیست شاکەریم ئەمەە مەحبوب بوو لەناو پێشمەرگا ینی باوەڕکە جاری وا بۆ خەفەرەتمەندانە ئەوی تخوا منیش دانیم بە خەفەر ئاوا بووە پێشمەرگەی نەخۆش بوو بێ من ئیشەکەی ئەوە کەم تخوا ئیشی پێ مەکەن وەکو یەکەم جار پێموتی شێخکەریم لەناو پێشمەرگا خۆی بە مەسوول نەزانیوە هەر مەسوول نەبوو وەکو برایەکی خۆشەویستی پێشمەرگانەوە بوو شێخکەریم کادر بوو بەڵام خوا ئافریقا شێخکەریم حەزی لە کادری وایە نەیەکرد حەزیە کرد لە چەکداری زۆر حەزی لە چەکداریە کرد ئەوە بوو فترەیە کادر بوو دوای ئەوە ئێمە ئاگامان لێ نەبوو تو بووە کادر بووە پێشمەرگە کە بووە پێشمەرگە ئەوە بوو بەجاری شەڕی کردبوو لە لای خڕی خڵاتە بزانە دیوە شەهید بوو شوێنەکەی شەر ئەزانم لەکوێیە بەس من لە خەوا بینیم کە لە خەوا بینیم درۆ نەکەم لە خەوا بینیم زۆرە گریان بووی زۆر گریان بووی ئەوە بوو بەلە ئەوەی کەوە شەهید بێت بەلە ئەوەی کە شەهید بێ و کە ژنیان بۆی هاورد لە کەلارە هەڵپەرکەیەکیان بۆ کرد لە کەلارە زەماوەێکیان بۆ کرد چەند ڕۆژ و چەند شەو سوار هات و سوار غەرغانانیان ئەکرد و تەقە و هەرا و مەزات و دوای ئەوە هەڵپەرکێ بوو لە کەلارە جوان و گەنج و پیر و بەزا و شێزا و گشتی بەشداری هەڵپەرکەکەی کرد هەڵپەرکەکەی زۆر و کێو کێش گۆرانی تیاوت خەمە حسەین کەیمنەی عوسمان کەیمنەی ئەو وەختیشە دایکە تازە پێگەشت و کە هاودیان بە شێخکەریم وەڵا ئیتر ئەوە بوو چەند ڕۆژ و چەند شەو لە کەلارە هەڵپەرکێ بوو وەڵی نانی دەبی خۆیەک لەدەم پێشمەرگەوە حەزێکرد پێشمەرگە ڕوود نەبێ خۆی ڕوود پێشمەگە ڕوود نەبێ و بیکات خۆی ڕوود بێ دایمە ینی ئەو پێشمەگانی لەگەڵیا بوون دایمە خزمەتیانەکەن لە خۆی زیاتر ئیتر دڵسۆزی وڵاتەکەیشی بوو ئینسانێکی ئاینی و کۆمەڵایەتی بوو ناوبانگی کۆمەڵایەتی و عایلەی ئێمە کۆمەڵایەتی بوو ئیتر شەخسێتێکی بوو لە مەنتەقەکە لە هەموو ڕوویەکەوە ئەوترێت بەهۆی کاکشێخکەریمەوە زۆرێک لە خەڵکی بووبوون بە پێشمەرگایانی کاکشێخیان خۆش دەویست لە خۆشەویستی کاکشێخ چەکیان هەڵدەگرت دەبوون بە پێشمەرگا چۆن بوو بە چەق هین وای بوو بە چەق خۆی وهات لەگەڵیا بوو لە مەنتەقەی گەرمیانەوە لە مەنتەقەی ئەوانەوە هەمووی ئاهاتن وە چەق خۆیانەوە لەگەڵی پێشمەرگە بوون هەر لەسەر پێشمەرگەیەکیش خۆیان بە کوشکە شەهید بوو لێ ئەوەنە هین بە دڵسۆزی چوو بەلای پێشمەرگەکە لێوا شەهید پێشمەرگەیش خزمی بوو شەهید بکرد وڵی شەرمان زۆر کردەوە بەس لە شەرتەکانەوە تا ئێستا پیاوە لە بیری نەماوە شەڕێکمان کرد لە خڕی دەردوێنەوە ڕەشی سندیش هاتبوو ئەوان پێشمەرگەیتان لە شەهید بوو پیانەوە هەموو بادینی بوو لەو شەڕا ئێمە چوین بەخوا لەگەڵ گەیشتین ئەوێ جاسوی جەشمانشکان تا کردمانە بنەوە دەربێنی خانە لە حاتی بانی قەڵان شەڕمان زۆر کردووە باوەڕکە لە کەلارەوە لە کەلارەوە بۆ دەربەنی خان کەم شوێنماوە ئێمە شەڕێکیانەکە بەڵام تر چگوم زۆر دوورە شتەکان حەز ناکەم باسی بکەم بە ناڕێکی جێڕێتەوە شێخ کەریم کڵاگەی لە ساڵی 1961 لە دەربەندی خان پەیوەندی بە هێزی خەباتەوە دەکات هەموو ڕۆژێک دوای کارەکەی سەردانی بارەگای هێزی خەباتی کردووە دواتر پەیوەندی بە هاوسەنگەرەکانی دەکات لە شاخ چونکە ڕژەم پەلاماری کوردستانیدا بۆ بەرگریکردن لە خاچی کوردستان هەروەها لە کەلار کە ئەو کات سەنتەری شۆڕژگێڕێتی بوو خەڵکانی شۆڕژگێڕ لەوێ خۆیان حشاردا بوو شێخ کەریم پەیوەندی بە هاوڕێکانی دەکات وەگلا لە فایق و سابری عەزیز فارس پێکەوە ئاگری نەورۆزیان کردەوە لە پێشماڵی مەستەفا بەگجاف
باخەتێکی گەورە نووسیان لەسەر ئەرس کوردستان یانەمان چاڵەکەیان پڕ کرد لا خەڵووس ئێوارەی نەورۆز ئاگریان تێبەردا خەڵکێکی زۆر لە دەوری شێخ کەریم خڵاگەی کۆبوونەوە ئەویش چوە سەر کورسیەک و بە بۆنەی یادی نەورۆز وتاری بۆیان خوێندەوە دەیگوت ئاگری نەورۆز بە شاپڵیتە ناکرێتەوە دەبێت وەک زەنگە قڵیشەی دار خەڵک لەسەری کۆ ببێتەوە کە کۆتایی هات شێخ کەریم و هاوڕێکانی ڕێکەوتن بۆ سەر قەڵای شێروانە لە کەلار لەوێش هەمان شێوە ئاهەنگی نەورۆزیان کردەوە ئەم پیاوە مەزنە هەموو بیر و هۆشی خۆی بۆ کوردایەتی تەرخان کردبوو کڵپەیەکی ئاگریم بوو خۆی ئامادە دەکرد بۆ مردن لە ڕێگەی نیشتیمان هەروەها لە کەلار شێخ کەریم قڵاگەی چایخانەیەکی دانابوو بە ناوی خەبات هەر لەوێ کۆبوونەوەکان دەکرا شۆڕژگێڕەکانی ئەو سەردەما لە چایخانی خەبات کۆ دەبوونەوە و ئاڵگۆڕی بیرۆڕای سیاسی خۆیان دەکرد وڵا شەڕەکە لە خڕی خەڵاتە بدان لەسەر جادەی فری کەلار دەربێنی خان من خۆم بڵێم ئەو ڕۆژە لەوێ نەبووم بەڵام تەمەەن ئەو شەڕانە بێ مەفردێکی پارتیزانی بێ یانزە کەس بوون ئەو یانزەکە تا ئەمی کوڕی قارەمانەوە شەید عومەر میرزا شەید مامەتالا مەلا حارس ئەمانە لەوێ بوون ئەوانی تری زۆر ناوەکەیان لەبیر نەماوە برایم سەمین مەلا عەلی ئەمانە لەو شەڕا بوون تە زۆران شەیدن مەخوا ئەوانە ئێتر شەڕێکی قارەمانیان کە دیلوشتیشان گرتبوو چەندیلێکیان گرتبوو دیلەکان چەند نابوو بڵام چکم لەسەر جادەی قیر بوو دەبا بۆ جێشوشت کەوتبە دوایان ئەوان دوو شەیدان پێ بوو یانزە کەس بوو نۆکردیمەوە دۆمانایەوە دوو شەید دەرکەیت و شەڕیش بە دواتەوە بێ و هجووم لەسەر و بێ بەڕاستی ئەوان زۆر قارەمان بوون کە شەید شەکەمیان دەرکرد و ئەو شەیدەی شەید بکرد نەخێت نەوەڵە نەکەوت دەژێت هەر دینیش وە تا گەیە سەنگاو لە سەنگاو دکتۆر مەحیدینێکی لێ بوو تا گەیە ئەوێ شەید شەکەریم مابوو لەوێ شەید وڵای تر داوا لە حکوومەتی هەرێمەکەم کە یادی ئەو شەیدانە بکرێتەوە کە توکاری ئەو شەیدانە ئیهمال نەکرێ ئەو شەیدانە زۆر قارەمان بوون ڕۆحی خۆیان بەخت کردووە ماڵ و مناڵی خۆیان ئاوە سەرگەردان کردووە شەی شەکەریم زۆر بەگەنجی دات و یەک کچی بوو بەداخەوە ئەوانە یعنی بەڕاستی ئیتیمامیان پێبێرە ئیتیمان بە کەسوکارەکانیان بێرە ئیتیمان بە یادەکانیان بگرێ ئەوە داوای منە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هو کادر منتیقەی گەرمیانە لە دوای کادری کردیانە مەسئول ناوچە لە عەزیز قاروت و کرد لەو منتیقانە بوو منی بەدە زەماوەندگە منی بینە لە زەماوەند لە چاڵەڕەشدانە لە چاڵەڕەش لە برمێنجا چوینە زەماوەندگە لە دوای ئەوە کە پلەی بڕی ئمجارە هاتووە لێرە هاتووە بۆ قەراق داوای قەراقی کرد لە قەراق کردیانە سەرلق سەرلقتر لە سەرلقی لێرا ماوە چوو بەلای مەلام سەفا داوای کرد چوو بەلای مەلام سەفا وڵا چوو بەلای مەلام سەفا هاتووە وەختە عەزیز بەرزانی و لێرە لە منتیقا بوومەخوا هەر ئەو ڕۆژە هاتووە ماڵ لێرە گشتی خزمەکان هەچی خزمە ئەقرەبا خەڵک خۆشی گەرەک بوو ئینسانێکی زۆر هین بوو خزم و ئەقرەبا هەرچی کەسە جێدی خۆشێ ئیستەیشە من یعنی لە دوای ئەمە 50 چەند ساڵە بەخوا ئەمرخوای کردە یعنی یەکێک ئەبینێ خەڵکی ئەم قەراق و ئەمانە یعنی کە نەمیدی ئەڵێ خوات و عایلەی فلان کەسی وەڵی ئاواتم خواستە کە عایلەیەکی کەسێکی ببینم ئێستا تۆ عایلە ئەوت خەڵکی زۆر خۆشگەرەک بوو خەڵکی زۆر خۆشگەر و خۆیشی زۆر خەڵکی خۆشگەرەکە ناو خەڵکە زۆر لە قەوم و لە بێگانە هەر زۆر خۆشیان گەرەک و خۆی و دایکی لەک بووە من دایکم شاتری بووە ئیتر ئەچووە هەرچی منتیقەیە ئەو لە تەکیانە بوو ئارە وەڵا بووتە لە هەرکوێ وایە برادری وەکویەوە دایمەوە دوایە خەڵکی زەماوەندگە خەڵکی چاڵەڕەش لەک و خزمێتی هەرچی ئەو منتیقەی گەرمیانە هەیە گشتی خۆشمانیان گەرەک و شوێنێکمان بۆ کریا شوێنێکمان کرد شوێنێکی حەسارێکی گەورەمان کرد کردمانە چیمەرێکی جوان بۆ ئەوەی تیادانوشین فیاکان پیان ناخۆش و کاتە فۆزا بوون پیان ناخۆشیمە ئەوەکەین ئەوە جارەکان پێگرتین ئەوە بوو شوچایان هاوردە کەلار لە کەلارە بۆ ئەوەی کەوا ئەو ئاسایشی کەلاتەوە نەبوو شوچیان هاورد بەڵام هەرچی شوتەی شەیە هەر لەگەڵ ئێمە بوو شوتەکانیش هیچیان خەڵکی چەمچەما بوون یەکیان حەسەن کاکە خۆیکە حەسەن بچکۆل دوای ئەوە ڕەوف دوای ئەوە
دەشتیان هاوت شودەکانیش منتقەی چەمچەواڵە و ناوەن گەشتیان کوردون کوردێکی پاکون لەگەڵمانەوە وەڵاو بوو ئێمە ئەو حەسارەمان کردە لەو حەسارەی تیا دانیشتین ئەو حەسارە هەر وەکو هەم کۆبوونە و هەر وەکو دانیشتین و شەوان و لە یەک نەوڕێن شەڕی سۆڵە من لەگەڵیا بوو من لە شەڕی ئەو شەڕی کردیا شەید بووە لەگەڵیا بوو من لە شەڕی لای قەترە لای بانی خیاڵان لەگەڵیا بوومە لەو شەڕانە لەگەڵیا بوومە هەمووی لە پێشەوە بووە و لایمە مەحاولەی کردە و تێتی نایە لەم سیرمان پێشکە نازانێ شەڕ ئەمی قسە دووە من تەمەنم 5 ساڵ بوو کە باوکم شەهید بووە ئێستەیشە هەموو دەقەیە هەموو کاتێ یادی ئەەکەم ئەڵێ ئەو کاتێ یعنی نام بۆ ئەو منە خۆشەویستە باوکم لە دڵما زۆر زۆریش یعنی جێگای فەخر و شانازیە بۆ ئێمە بۆ هەمومان بۆ مناڵەکانم بڕۆینە هەرکوێ جێگایەکی تایبەتمان هەیە بە بۆنی باوکمەوە ئاری خۆشی مای پەیوەندی کۆمەڵایەتی خۆی چونکو ئینسانێکی ئاینی و تەکێدار و کۆمەڵایەتی بوو لەگەڵ هەموو بنەماڵەکانە لە حەکەڵ هەموو جنسەکانە لەگەڵ هەموو عەشایەرەکانە پەیوەندی بوو هەمووشی عەلاقات چاکی لەگەڵیا بوو لە هەر پێوایە نەهاتن سەریان لێ وەڵڵاهی ئەو پێشمەکانە هەمووی یعنی حەزێکن خۆی بکوژایە خۆی شەهید وایە بەس مامەم شەهید نەبوایە شێخ کەریم قڵاگەی لە ساڵی 1961 لەگەڵ هەڵگرسانی شۆڕشی ئەیلولی مەزندا پەیوەندی بە شۆڕشەوە کردووە پاشماوەیەکی کورد لەبەر ئازایەتی و لێهاتی و چانۆترسی کراوە بەسەر لقی 3 لە بەتالیۆنی گەرمیان شانی باسە سیامەند بەرزانی فەرماندەی بەتالیۆنی نۆی لقی 3 قەرەداغ بووە هاوسەنگەری شەهید شێخ کەریم بووە دواتر شێخ کەریم قڵاگەی بۆ بە لێپرسراوی عەسکەری بەتالیۆنی 4 هێزی قەرەداغ لە 15 ئاداری ساڵی 1968 لە دەی قەڵاتە بزان شەهید بووە هەزاران سڵاو لە گیانی پاکی شەهید کەریم و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان کاک شێخ کەریم یەکێک بوو لەو کەسە ماندوونە ناسانی کە لە هەوڵدان و تێکۆشان و ماندووبوون بۆ کوردایەتی درێغی نەکردووە و دەورێکی باشی بینیوە و کەسێکە شیاوی ئەوەیە ڕێزی لێ بگرێەوە هەمیشە لە یادمانە من خۆم بە ڕزگار ئەزانم کە واژنی ئەو شەهیدەم ئەو شەهیدە خێر نەدیوە چونکە لە تەمەنیا من 9 ساڵ ژنی بوومە لە دوای 1 ساڵ ئیتر لە دوای ئەو 1 ساڵە من و ئەو خۆی هەر دەروەدەر بووە هەر لە گەڕیاوە و هەر ئیسراحەتی نەکردە خەریک حیزبایەتی بووە و خەریک کوردایەتی بووە سەرێ کادر بووە کادر منتیقەی گەرمیان بووە لە دوای ئەوە مەسئول ناوچە بووە لە منتیقەی عەزیز قار و تووکن من لە دێهاتا بووم بەخوا هە لە دێهاتا دانیشتمە بەخوا جارەتەوە بۆ 3 مانگ نەهاتەوە چاوم پێ نەکەوتە 6 مانگ چاوم پێ نەکەوتووە کات خۆی ئەناڵێ مەسئولی ڕێکخراوی گەرمیان بوو لە حزبی دوای ئەوەی کە مەسئولی هین بوو ئیتر ئەو حەزی لە عەسکەری بوو چوو بۆ لای عەقیل ئامرهێز بوو چوو لێ گۆڕی بۆ مەسئولی عەسکەری بەتالیۆنی 4 قەرەغ ئیتر لەو قەراغە ماوە هەتاکو دوایی چوو بۆ سەر و ئەمریکای دەچوو بۆ سەرلق بۆ مەنتقەی گەرمیان ئەمریکای هاتەوە چونکو وەتەنەکەی خۆشگەرەک و وڵاتەکەی خۆی خۆشگەرەک و یعنی هیچ لای هین نەبوو لە گەرمیان بۆ کوێستان بۆ هەموو شتێک هیچ پێهین نەبوو خۆی داوای قەراغی کرد شێخ کەریم بووە پێشمەرگە و بوو لەو پێشمەرگا شێخ کەریم زۆر زیرەک و ئازا و پیاوێکی ئێسکە سووکی جوان و ئەوە نەغەدەشیان بوو نەغەدە دایکی کە ئەفراوی ناوە کەریشتی سێخەلیل و سێخەلی هەم دایکیشی فاتەی ناوبوو باوکشی ناوی سێخەلیل و ئیتر لە کەلارا بوو ئەوە بوو کە دادەنەغا گەورە بوو کە گەورە بوو دەیدەی وەڵا زوربەکانە دایانە شێخ کەریمی ڕەحمەتی ئیتر ئەوەی لە کەلاری زانیمان و توانیمان هەڵپەرکیە و گۆرانی و تەقە و ڕمبازی لە ناو کەلار و ئەوانە ماڵمان لە سەنگاو بوو من هاتوومەوە منی ناردووە بۆ گەرمیان بۆ ماڵ باوکم لە جەلەولا من لە ماڵ باوکم خەبەریان دا پێمان نەکرد
ها خبر يدا نتعقو زمانه خو موبايل وتلفون شت نبو هيك هات انو بخوا ساخو سليم هيك هاد وقطار شوت هاتمتو كركوك لا كركوك ولا شو مال خصمان لا خلق وتتكم هاتو هتاكو اما ما انكر هاتينو ام ليرا ب 4 ساعات ما بو حتى من اما مكروهات اوان يوارا اوان نايون قبر قبر كم ميمر رويشتينو تعزيار رويشتينو هاتينا قوفتا فايتبر مال خصم مال ليوب مال ليوب اني عن كل يمان نيانو كمان يان وتيان هكشتي عن كوتا تكمجنا كان مش في متباس ولا زغمناتين وتي كاك شيخ كريم هلا مالو ناس عن زامتهم بقى زانم زاماره ودي مالو يتين تكتا بو اوي كشي يعني اوان بو تعزيلتك منها هات نقدر مع خلقتك منها هات ناتين بوصناو خبري عن دات يمان وقت كان سير كان بيشتي خلق هلا وفيش مرقها هلا خلق كنا اخوري وقرب على الخيا والله خوم لبان ما ينك برقدا اخوار وبخوا خلقي دياك كشتي ما نخش ماني يعني قالوا هين بو بخوا داس انا كل قلت باو كروك كشتي وبان معنا زول يعني خلقك زول خوشي قالكو ارى بلا سلا سنغاو بلا هل وين يجي المال لا يبو على قلا هل وين يجي انا صوت باي وساكم ششحوا من باي وساكم من قريمو هاتمو بوجلوا لا مالي خزورم لا مال باوكم مثل جيان من هل يكون تا حفتا وسؤال تنظيمي شاركه خانيك يا بومك اللي حوش مال باوكما ولا ليش اوتو الرام عن كل هاتي السليماني هال ناس حفتا وسؤال هاتي نهال السليماني السليماني نجي ورق يا زندق ما ودي بشل وضيفنا